ئێرە ڕادیۆ دەنگی گەلە. سڵاوتان لەبێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین. سبەینە سێویەکیان مانگە ویسەمین خولیال بژاردن بۆ شارەوانەکانی تورکیا ئەنجام دەدرێت کە تێدا 61,441,481 کەس مافی دەنگدانیان هەیە. 36 پارتی سیاسی کە بەرکێ دەکەن لەسەر بردنەوەی سەرۆکی 30 گەورە شارەوانی، سەرۆکی شارەوانی 51 پارێزگا و سەرۆکی شارەوانی 1393 قەزا و 53,000 مختاری گوند گەڕایک ئەندامی ئەنجومەنی پیراندا. و دەستەی باڵای هەڵبژارنەکانی تورکیا ژمارێک بڕیار و ڕێنمایی تایبەت بۆ هەڵبژاردن بڵاو کردوێتەوە. یەکێک لەو بڕیارانە باسی لەوە کردووە کە بڕیارە لە کاتژمێر 6 ئەمڕۆ شەمە سی ئادارەوە هەموو بانگەشەکانی هەڵبژاردن کۆتایی بێ، بەڵام لە یەکەم کاتژمێری بەرەبیانی ئەمڕۆ بڵاوکردنەوەی ڕێکلامی سیاسی لە هەموو دەستگاکانی ڕاگەاندن قەدەغێ. هەوڵەدەین گفتوگۆ بکەین لەگەڵ ئارام جەمال بەڕێوبەری پەیمانگای هەڵبژاردن لە باشووری کوردستانەوە گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی هەڵبژاردننی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیاوە. کاگارام سڵاوت لەبێ، ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە خۆشتان هەربژیت، سپاس بۆ جۆگرانی دەنگی گەل. سپاس دەکەین. کاگارام دەمێت سەرەتا ڕاوبۆچوونی جەنابەت بزانم لەسەر ئەم هەڵبژاردنە چارە نووسازەی کە سبەینە لە تورکیا باکووری کوردستانەوە بەڕێوە دەچێت و جەنابیشت بابەتێکت زۆر بە وردی و پوختی بڵاو کردبوو لەسەر هەڵبژاردنی شارەوانەکانی تورکیادا لە چەند پرسوەڵامێکدا. کەرەمکە بەڵێ بۆ خۆی هەڵبژاردننی شارەوانەکان ئامانجلێی خزمەت گوزاریە، بەڵام لە باکووری کوردستان و لە تورکیادا بۆ هێزە سیاسی کوردەکان بە تایبەتی کە ئێستا دەم پارتی نوێنەرایەتی ئەکات بەڕاستی هەوڵدانە بۆ گەڕانەوەی ئەو شارەوانیانەی کە لە دوای هەڵبژاردننی 2009 بە یاسای قەیوم دەرکران، سەرۆک شارەوانیەکان و ئەندامەکانی شارەوانی و ئەوانە دەرکران. بۆیە ئەم هەڵبژاردنە بۆ کورد هەڵبژاردنێکە بۆ گەڕانەوەی ناسنامەواتە لە جەوهرە هەڵبژاردنەکە بۆ کورد هەڵبژاردنێکی سیاسیە و ئەوێ لە ڕێگەی هەڵبژاردننی شارەوانیەکانەوە ئەو شارەوانیانە لە دەست ئەکەپە و ئەو کەسانە بسەنێتەوە کە حکوومەتی ئەنقەرە بەسەر باکووری کوردستانە بەسەر شارەوانەکانی باکووری کوردستاندا سەپاندوویەتی. لەبەرەوە هەڵبژاردنێکی گرنگە و نەکو تەنها دەم پارتی بەکو هەندێک لە هێزەکانی تریش بەڕاستی ئەیانەوێت ئەوانەی هێزە چەپەکان و هێزە دیموکراتخوازەکانی تورکیاش ئەیانەوێت بەڕاستی ناسنامەی سیاسی خۆیان زیاتر دەربخەن، لەبەرەوەی کە ئەزانین بەوەی کە ئەو دەسەڵاتی کە لە تورکیادا باڵا دەستە ئێستاکە زیاتر هێزێکی ڕاستڕەوە و هێزێکە مۆرکێکی ئیسلامی و قەومەجی پێوە هەیە. بۆیە ئەوان ئەیانەوێت ئەو هێزانەی کە ئەیانەوێت دیموکراسیەت لە تورکیادا قوڵ بکەنەوانێ ئەیانەوێت زیاتر ناسنامەیەکی سیاسی بدەن بە خۆیان. باشە. سەرلەبانی ئەمڕۆ لەگەڵ کاکیوای سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان گفتوگۆمان زۆر کرد لەسەر ئەم هەڵبژاردنە. باسی لەوە دەکرەوەی ئیستانبول بباتەوە کە وایە هەموو تورکیای بردە بێتەوە، هۆشی هەڵبژاردننی ئیستانبوڵی دۆڕاندە بێ، هەموو تورکیای دۆڕاندووە. پێم خۆشە بۆچوونی جەنابەت لەم بارەوە بزانم بۆچی ئیستانبوڵ ئەوەندە بۆ گەلی کورد گرنگە، چونکە هاوکارم مەحمەد شایەنیش بە هەمان شێوە فۆکسێکی ئەمڕۆ هەر لە بوڵتەنی کاتژمێر دەی سەرلەبانی ئەمڕۆ فۆکسێکی زۆری خستووە سەر ئیستانبوڵ کە چەندە گرنگە بۆ گەلی کورد. بەڵێ بۆ خۆی ململانێ سەرەکیەکە لە نێوان چەند گەورە شارەوانیەکایە سەر و هەمویانەوانێ ئەستەمبوڵە، ئەنقەرەیە، ئەزمیرە و بۆ کوردی بەڕاستی ئامەدە. ینی بیرمان نەچێ ئامەد چەقی ململانەی نێوان دەم پارتی و ئەکەپەیە. بۆیە من ئەوەندەی ئامەدم بەلاوە گرنگە، بەڕاستی ڕەنگە بەو ئاستە ئەستەمبوڵم بەلاوە گرنگ نەبێ. ڕاستە ئەستەمبوڵ
دڵی تورکایە و پایتەختی گەشتیاری ئەو وڵات هەیە و ژمارەیەکی دانیشتوانی زۆری تیا هەیە بەڵام ئەو بۆچوونەی کە پێی وایە ئەوەی ئەستەمبول بباتەوانێ بەمانای وایە تورکیای بردەوە بینیمان لە 2009 جەهەپە ئەستەمبولی بردەوە بەڵام لە دواییە لە هەڵبژاردننی ماوەی 2023 نەیتوانی پەرلەمان و سەرۆکایەتی ئەو وڵاتە بباتەوانێ تا ڕادێگەم بۆ چوونە لەبەرچی ئەمەش وایە لەبەرەوەی هەڵبژاردننی شارەوانیەکان بەڕاستی هەڵبژاردنێکە بۆ ئەوەیە تۆ بتوانیت وەکو بەرەی ئۆپۆزیسیۆن بتوانیت ئەو شارەوانیانەی کە هەن بیگری بەدەستەوە بەڵام ناتوانێت دەسەڵاتە مرکزیەکە دەسەڵاتە سیاسی مرکزەکە بگۆڕێت هەر بۆیە ئەوستاکە بینیمان لە ئەو ماوەی 5 ساڵە ئەستەمبول و گەورە شارەوانی ئەستەمبول بەدەست جەهەپەوەیە تەبعی بە پاڵپشتی کورد کە دەنگدەرێکی استراتیجیە لە وڵات هەیە لە ئەستەمبوڵە بردیەوانێ بەڵام لەبەرەوەی کە دەسەڵاتەکە مرکزیەوە بەدەست ئەکەپە و مەهەپەوەیە بۆیە بەسەلە نەیانتوانی ئیسفادەیەکی وەها بکەن و ئەو تێزەی کە پێی وایە و ئەستەمبول باتەوانێ بەمانای وایە تورکیاژە باتەوانێت تا ڕادەیەکەوە گومانی لەسەر دروست بوو بەچی بەوەی کە شارەوانیەکان لە دوجارە ئەمانە شارەوانی خۆجێین و کاریان خزمە گوزاریە و ڕاستە پەیوەندێکی ڕاستە خۆیان لەگەڵ هاوڵاتیانە بەڵام لەبەرەوەی دەسەڵاتە مرکزیەکە و ئەنجومەنە هەڵبژێردراوەکانی ئەو شارەوانیانەش هەمووی بەدەست مەسەلە هینەوە نەبووە بەدەست جەهەپەوە نەبووە بۆیە ڕێگری زۆری بۆ دروست ئەکرێ لەلایەن دەسەڵاتە مرکزیەکەوانێ و ناتوانێت بە پێی پێویست بڕواتە پێشەوە ئەگەرچی ئەگەر ئێستا سەیری ئەستەمبول بکەیت دەبینیت ئێستا مۆسیقای کوردی زمانی کوردی تا ڕادێکی زۆر گەڕاوەتەوانێ بۆ ئەستەمبول بۆ کوردەکانی ئەستەمبول کە ئەمە بەڕاستی یەکێکە لەو دەستکەوتانەی کە کورد دەنگیدا بە ئەکرەمی مامەوەغڵۆوە ئەوی کردوانێ بە سەرۆک شارەوانی کە من دڵنیام ئەگەر ئەکەپە بواە بەو شێوەی ئێستاکە ڕێگەیان نەئەدابەوەی کە زمانی کوردی و کەلتوری کوردی و میوزیکی کوردی بتوانێت لە ئەستەمبوڵە ئامادەجی هەبێ لەبەرەوە بەڵێ ڕاستە ئەستەمبول گرنگە و ئێستاش ئەکەپە هەموو هەوڵەگەدات بۆەوەی کە بتوانێت ئەستەمبول لە دەست جەهەپە بسەنێتەوانێ و بەپێی ئەو ڕاپرسیانەشی کە کراوە ئەو بۆ چوونانەی کە هەن و بەو شێوەی کە من ئاگادارم و متابعەیەکەم پێ ئەچێت کورد لەوێ بەشێکی زۆری هەردەنگ بداتوانێت بە جەهەپە لەبەرەوەی کە جەهەپە هێزێکە بەراورد بە ئەکەپە تا ڕادەیەکی زۆر مەساحەیەک و ڕوبەرێکی ڕەخساندووە بۆ کورد بۆی کە بتوانێت ممارەساتی کەلتوری و ڕۆشنبیری و تا ڕادەیەکیش سیاسی خۆی تیا بکات. باشە کاگارم بۆ پێی کە جەنابەت بەڕێوەبەری پەیمانگای بۆ هەڵبژاردن بابەتێکی زۆر پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن بابەتێکی زۆر ورد و پوختت لەسەر هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا لە چەند پرسی وەڵامێکدا گەنگەشە کردبوو پێم خۆشە باسێکی سیستەمی هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا لە زاری جەنابتەوە ببیستین کە باست کردبوو دوو جۆرە سیستەمی هەڵبژاردن لیستی داخرا و ئاماژەت بە چەند ژمارەیە کردبوو پێم خۆشە زیاتر خۆت باسێکی ئەو بابەتە بکەی. بەڵێ کە باز لە سیستمی هەڵبژاردنەکەین مەبەسمان لە ژمارەی بازنەکانی هەڵبژاردن و قەبارەی بازنەکانی هەڵبژاردن لەگەڵ میکانیزمی گۆڕینی دەنگە بۆ کورسی ئەو میکانیزمەی کە لە تورکیایە پیاداکرێت لە هەڵبژاردننی پەرلەمان و شارەوانەکانیشانە ئەو ئەنجومەنە هەڵبژێراوەکان بەگشتی سیستمی لیستی نەرایەتی ڕێژەیە لیستەکەش لیستێکی داخراوە تەبعی بە چه شێوازێک دەنگەکانە گۆڕێ بۆ کورسی بە شێوازی هۆندت کە شێوازێکە لە خزمەتی هێزە گەورەکانە ئەو هێزانی کە ئەتوانن کورسی بەدەست بهێنن ئەمە وەکو ئەنجومەنە هەڵبژێردراوەکان بەڵام وەکو هەڵبژاردننی مەسەلە سەرۆک شارەوانیەکان هەڵبژاردننی مختارەکان هەڵبژاردننی کەسایەتیەکان با بڵین تاکە کەسەکان ئەوان بە سیستمێکی ترەکە پێوترێت سیستمی زۆرینەی براوەی یەکەم واتە ئەو کەسەی لەو شارەوانیە یا لەو پارێزگایە یا لەو قەزایە
زۆرترین دەنگ بهێنێ ئەو سەرۆک شارەوانەکە ئەباتەوانێ واتە دوو سیستم ئیشەکە یەکیان سیستمی لیستی نوێنەرایەتی ڕێژەیە کە لیستەکە داخراوە و ئەوی تریشیان سیستمی زۆرینەی براوەی یەکەمە کام دوو سیستەمە ئیژەکەن. باشە باست لە بەشێکی تایبەتی ئەو بابەتەی جەنابەت کە بڵاوت کردوێتەوە باسە لە دەنگدانی تایبەت کردووە تایبەت بە هێزە ئەمنیەکان کە بە گوێرەی پرسەنامەکە بوونی نییە هۆکاری چییە کە لە تورکیا و باکووری کوردستانە بوونی نییە؟ من لەبەرەوەی ئەم پرسیارنامەیەم بەڕاستی بۆ هاوڵاتیانی باشووری کوردستان نووسیوە چونکە زۆر ڕوون نییە شێوازی هەڵبژاردن لە لای خەڵکی باشوور سیستەمی هەڵبژاردننی باکووری کوردستان و تورکیا معنی مەبەست جیاوازەکەیەتی هەم جیاوازەکەش و هەم سیستەمێکی تۆزێ تێکەڵە چەندین کارت و ڕنگ بەکارهێنن بۆ ئێمە من بۆ خۆم زۆر جێگی پرس بۆ ئەمڕۆ لەگەڵ وەکو ئاماژەم پێدا هاوکارە مەحمەد شاین زۆر بە جوانی باسی ئەو سیستەمی هەڵبژاردنەی کرد بەڵام پێم خۆش جەنابیشت باسی سیستەمی دەنگدانی هێزی تایبەتکەی بۆ لەوێ ڕۆژێک نییە بۆ ئەوەی کە ئەو کەسانی کە زیندانی سیاسین کە ئاسکەرن کە پۆلیسن پێشوەختە جیاواز لە خەڵکی ئاسایی دەنگ بدەن؟ نەخێر من ویستمە بەڕاستی کە خوێنەری کورد لە باشووری کوردستان داوا خوێنێتەوە ئەوە دەرێک پێ بکە کە لە تورکیا شتێک نێ بە ناوی دەنگدانی تایبەت دەنگدانی تایبەت لە باشووری کوردستانە 2 ڕۆژ 7 ساعت پێش هەڵبژاردننی گشتی ئەنجامەدرێ بۆ هێزەکانی پێشمەرگە بۆ هێزی ئاسایش بۆ نەخۆشخانەکان بۆ گیراوەکان زیندانیەکان و ئەوانە بەڵام لە تورکیا ئەوە نییە واتە کە ئەوە نییە مەمانیان نییە کە سوپا دەنگ نادا بەڵکو دەنگ ئەدەن بەڵام دەنگدانەکان لە ڕۆژی دەنگدانایە بەڵام من لەو پرسیارنامەیە بەڕاستی شتێکی حەساسم و ڕژاندووە کەیژەوەیە کە ئەو ناوچە سنووریانەی کە هەن وەزیاتر باکووری کوردستان ئەو هێزی سوپا و ئاسایی شوشتانی کە ئەبرێنە ئەوێ بە خۆیان و خێزانیانەوانێ ئەمانە ئەچن لەوێ دەنگەدەن مەسەر لە هەکاری دەنگەدەن لە شێرناغ دەنگەدەن کە لەوێ دەنگەدەن دەنگەکانیشیان ناگەڕێتەوانێ بۆ ئەو شوێنەی کە ئەسڵی شوێنی خۆیانە بەڵکو بۆ ئەو شوێنێ ئەمەشە بێتە هۆی گۆڕینی ئەنجامەکان من زیاتر بەڕاستی مەبەستم ئەوە بۆ کە ئەمە جۆرێک لە جۆرەکان ئەمە پێشەلکاریە بەڕاستی ئەمە تەزویرە کە تۆ لە کەسێک هەڵەگری لە ئەنقەرەوە یا لە ئەدەنەوە یا لە شارێکی تری تورکیاوە ئەیبیتە هەکاری و شێرناخ و سێرت و ئەوانە لەوێ دەچن کە دەنگەدەن خۆی دەنگەدەن باشە دەنگ بدەن بەڵام پێویستە دەنگەکانیان لەکوێ حساب بکرێت لەو شوێنە حساب بکرێت کە شوێنی نیشتەجەبوونی ئەسڵی خۆیانە نەگەڵ شوێنەی کە بۆی جۆزراو نەتەوانێت زیاتر بەڕاستی مەبەستمەوە بۆ کە ئەوە پیشان بدەن بەوەی کە وەختێک لە شێرناغ مەهەپە دەنگەهێنێ یاخود ئەکە پەدەنگەهێنێ بەهۆی ئەوە نییە کە ئەو کوردانەی ئەوێ دەنگیان پێداوە بەڵکو بەهۆی ئەو هێزی سوپا و جەندرمانەوەیە کە براونەتەوێ بە خێزانەوانێ و لەوێ دەنگەدەن و دەنگەکانیشان لەوێ حسابەکرێت کە ژمارەیەکی زۆریشە بۆ ڕەنگە مەسەلە ویستمە سەرنجی هاوڵاتی کورد ڕاکێشم بۆی کە وەختێکە لەو شوێنانە دەنگەهێنێت مەهەپەیە ئەکەپە بەهۆی ئەوەیە کە ئەمە بەڕاستی کارێکی نایاساییە و ناقانونیە ناکرێت بەو شێوەیە بێت بەڵکو پێویستە ئەو کەسانەی کە دەنگ ئەدەن لە بازنەیەکی هەڵبژاردنە لە شوێنێکی تر دەنگەکانیان بگەڕێتەوانێ بۆ بازنەی هەڵبژاردنەکەی خۆی بۆ نمونە مەسەلا هەندێک عەرەب لە سلێمانین یا لە هەولێرن دێن دەنگەدەن ئاوارن با بڵین کە وەختێک دەنگەدەن ناکرێت دەنگەکانیان بۆ هەولێر و وە سلێمانی حساب بکرێت دەنگەکانیان بۆ ئەنبار حساب بکرێت دەنگەکانیان بۆ بەغا حساب بکرێت بۆ دیوانی حساب بکرێت لەو بازنانە حساب کرێت ئەمەش فێڵێکە بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنەکان کە ویستومە تیشکی بخەمە سەر بۆەوەی کە خوێنەری کورد سیستەمی هەڵبژاردن لە تورکیا باکووری کوردستان زەمینە خۆشە بۆ بابەتی ساختە و تەزویرکاری کاگەرم ئەوە تەبیعی یەکێک ئەبێ لە ناو ڕووداوەکانی ئەوێدا بێ و راپۆرت بنووسێ مەسەلا ئەو راپۆرتانەی کە
ئەنجومەنی ئاسایش و ئاسایش OSCE ئەینووسێت کە لە یەکێتی ئەوروپاوە دێن ڕەنگە مەسەلا ئێمە زیاتر پشت بۆ و راپۆرتانە ببەستین یاخود هێزە سیاسەکان کە خۆیان راپۆرت دەنووسن یا لە دواییە قسە ئەکەن لەسەرەوەی کە هەڵبژارنەکان چۆن بووە بە چ شێوەیەک بووە کە بەڵام وەکەوتو وەختێ دەیت لەسەر یاسا قساکەی لەسەر بڕگە و مادەکانی یاساکان قساکەیت ئەبێ ئەو ساکە تۆ ئەوە مامەڵە بکەیت چکە من لەوێ چاودێر نەبووم یا ڕێکخراوەکەمان لەوێ نە چاودێر نەبووە تاکو بتوانین بە شێوەیەکی مەیدانی مەسحی ئەو ڕەزدی ئەو پێشەکارانە بکەین کە لەوێ باشە تا چەند ئەنجامی ئەم هەڵبژاردنە کاریگەری دەکات لەسەر معادلەی سیاسی لە باشووری کوردستاندا طبعی هەتاوەکو هاوڵاتی کورد لە باکووری کوردستان و تەنانەت لە ئەستەمبول و ئەنقەرە و ئەزمیر و ئەمانەش دەنگ بدەن زیاتر بچنە پێشەوانێ و دەنگ بدەن بەو هێزە دڵخوازەی کە نەنەرایەتی ئەوانە کات کە لە ئێستادا دەم پارتیە ئەوەندە پێگەی کورد بەهێز دەبێت و بەهێزبوونی پێگەی کورد لە باکووری کوردستانە بە دڵنیایی ڕنگدانەوەی باشی ئەبێت بۆ سەر باشووری کوردستان و چەندێک ئەو هێزە دەسەڵاتدارانەی لە تورکیا هەن ژماری دەنگەکانیان کەم بکە و کورسی شارەوانەکانیان کەم بکە ئەوەندە بە پۆزتیف و بە ئەرێنی ئەگەڕێتوانێت بۆ دۆزی کورد و بۆ هاوڵاتیانی کورد لە هەر پارچێکی کوردستانە بێت. زۆر باشە پێم خۆشە ڕای جەنابەت بزانم لەوەی کە پێشبینی تۆ چی دەبێت بۆ ئەم هەڵبژاردنە بە بۆچوونی جەنابەت؟ هەڵبژاردن بۆ خۆی بەڕاستی پێشبینیکردن تۆزێکی نییە ینی تۆ پشت بە ڕاپرسیەکان ببەستیت ئەو ڕاپرسیانەی کە هەن وەزایدەن ئەو جۆش و خۆشی کە هەیە لە ڕووی جەماوەریەوانێ ئێمە ئەگەر سیر بکەین مەسەلا دەم پارتی ئێستاکە پارتی یەکسانی و دیموکراسی حەز دەکەیت بەوەی کە گەرمیگوڕیەکی باش و لە کەمپینی هەڵبژاردنەکانە گەرمتراوە جەماوەری زیاتر هەیەەوە و کۆبوونەوانەی کە لە ئەستەمبول کردوێتی و لە شارەکانی تری باکووری کوردستانە کردوێتی بە دەنگە و چوونێکی باشتر و بە چاکتر هەیە بەڵام لە دوجارە ئەوەی بڕیارەدا ئەو کەسەیە کە چێتە سەر سنووقەکانی دەنگان و دەنگ ئەدات بۆیە من هیوادارم هاوڵاتیانی کورد زۆرترین هاوڵاتی کورد بچێتە سەر سنووقەکانی دەنگدان و ئەمە وەکو مەسەلەیەکی گرنگ سیر بکە وەک مەسەلەیەکی سیاسی وەک مەسەلەی دەرماندنی ناسنامەی نەتەوەیەک بۆ ئەمە دەرفەتێکە دەرفەتێکی زۆر باشەکە لە تورکیا هەیە و ڕەخساوە بۆ ئەوەی کە کورد و هەموو پێگاتەکانی ترکە بەشێکیان لە ناو دەم پارتیان بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن ئەوش بە ڕێکی بەڕێ ئەو دەنگانەی کە هەیەە بۆیە پێشبینیکردن مەسەلا لە ساڵی 2019 کە هەڵبژاردننی شارەوانەکان کراوە مەسەلا دەم پارتیکە ئەوسا هەدەفە بووە مەسەلا لە ژمارەیەکی باش ئەندامی ئەنجومەنی پارێزگاکانی بردووەتەوانێ مەسەلا ژمارەیەکی باش لە سەرۆکی شارەوانەکانی بردووەتەوە تەبعی زیاتر لە باکووری کوردستانە بەڵام کێشەکە ئەوەیە ئەوەی کە ڕێگریەوە پێشێلکارێکی زەقە ئەوەیە کە مەسەلا لەو نەو سەرۆک شارەوانەی کە هەدەپە بردوێتیەوانێ مەسەلا بەهۆی یاسای قەیوم و یاسایشی ناخۆ و یاسای ڕوبەڕبوونەوەی تیرۆر و یا دوایەوەشی کە ڕەجەب تەیب ئەردۆغان بوو بە سەرۆکۆمار و سیستەمەکە گۆڕابە و سیستەمی سەرۆکایەتی و دەسەڵاتێکی زۆری خستە دەستی خۆی بەو بڕیارانەی کە هەی بووەوە هەیەی ئەتوانێت بەوەی کە ئەو سەرۆک شارەوانیانە لابەرێ و نەک لە تەنانە لایان بەرێ بەڵکو بیان خاتە زیندانی شەوانێ کامەیەکێکە لە پێشێرکاریە زۆر زەقەکان سەبارەت بە هەڵبژارنەکانی پەرلەمانی کوردستان کە ئەوەش تەبعێگەڕێتەوە بۆ تەبیعەت و سروشتی ئەو سیستەمە سیاسی کە لە تورکیا هەیە بۆیە ئەوەی لە بەردەمی هاوڵاتی کورد و ئینسانی کووردا هەیە ئەوەیە کە ئەبێت بەردەوام بێت لەو خەباتە مەدەنی کە هەیە وەڵا ڕێی سنووقەکانی دەنگدانەوانێ دیسانەوانێ خۆی بسەلمێنێتەوانێ ئەگەر چی یاسای قەیوم و یاسای ڕوبەڕبوونەوەی تیرۆر و یاسای ئاسایشی
ناوخۆ ئەمانە هەمووی لە کات لە دوای ئینقلابی 2016ەوە دەرچوون و کاریان پێکرێ بەڵام لەگەڵەوەشە ئەوەی کە زۆر جێی دڵخۆشیە ئەو لێبڕای و مکڕبوونەی هەدەپە و دەمپارتی و هاوڵاتیانی باکووری کوردستانە بەوەی کە سەرباریەوەی کە سەرۆک شارەوانەکانە نەخەنە زیندانەوانێ سەرباریەوە هەموو ستەمەی کە بەرامبەریان ئەکرێ کە ستەمێکی زۆر ئاشکرایە بەڵام لەگەڵەوەشا کۆڵ نادەن و سادیان ناکاتەوە بۆی کە ئەو خەباتە مەدەنیە پێش بخەن و هەوڵ بدەن لە ڕێگەی سنووقەکانی دەنگدانەوانێ کێش و قورسایی خۆیان لە وڵاتێکە بسەلمێنن کە پێوترێت تورکیایەکە نکوڵی لە بوونی هەموو جۆرە پێکاتێکی نەتەوەی و ئاینیاکە لەسەر وشیانەوە نەتەوەی کورد. باشە کاگارم دوا پرسمە بێ بۆ جەنابەت ئەم هەڵبژاردنە ئەنجامەکە هیچ کاریگەریکی دەبێت بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ لەسەر پرسی چارەسەری لە تورکیا و باکووری کوردستاندا؟ ئەبە دڵنیایی ئەگەر بێت و دەمپارتی دەنگێکی باش و کورسێکی زۆر بهێنێ من دڵنیام لەوەی کە تێڕوانینی ئەکەپە بە تایبەتی بەرامبەر بە هێزە کوردیەکان بەرامبەر بە کورد ناچار ئەبێ بگۆڕدرێ بۆیە ئەو بەرپرسیارەتی کە لەسەر شانی هاوڵاتی و دەنگدەری کوردە لە باکووری کوردستان بەڕاستی ئەتوانم بڵێم بەرپرسیارەتێکی استراتیجیە بەرپرسیارەتێکە جیاوازە لە دەنگدەری پارێزگا و ویلایەتەکانی تر بۆیە ضرورە کە هاوڵاتیانی کورد بە جۆش و خۆشەوە بچنە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگ بدەن لە بەرەوەی دەنگی ئەوان زۆر لە معادلە و لە هاوکێشە ئەقلیمی و سیاسیەکانیش ئەگۆڕێ بەڵام ئەگەر بێت و خوا نەخواستە پێچەوانەکەی دەربچێت ئەو ساکە ئەوان زیاتر ئەو بەرنامە و ئەو کار و کردەوە خراپانەی کە لە ماوەی ڕابردووە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان تەنانەت بەرامبەر بە باشووری کوردستان کردویانە زیاتر شێرگیرتر ئەبن و ئەو کاتە دەنگیان بڵندتر ئەبێت هەر بۆیە وەڵامی پرسیارەکە بەوە ئەدەمەوە بەڵێ هەتاوەکو دەمپارتی و تەبێ هەتاوەکو دەمپارتی لەگەڵیشە هاوڵاتیانی باکووری کوردستان و شارە گەورەکانی تر کە کوردی تیا هەیە و خەڵکی ئازادی خواز و دیموکراسی خواز و چەپ وەمانەی تایە دەنگ بدەن بە دەمپارتی پێگەی دەمپارتی بەهێزتر ئەبێ و ئەبێتە ڕقم و ژمارەیەکی گەورە کە ناتوانرێت فرامۆش بکرێت. دنیاک سوپاس ئارام جەمال بەڕێوەبەری پەیوانگای کوردی بۆ هەڵبژاردنەکان لەگەڵمان بی لە باشووری کوردستان و ڕۆژێکی خۆشتان هەبێت. کاتێکی خۆش بەوەش هەر بژیت. بەڕێزان سەرنجتان بۆ ڕاگەنراوی کەجێکە ڕادەکێشم کە سەبارەت بە هەڵبژاردنەکان بڵاوی کردوتەوە و لە ڕاگەنراوێکدا دەڵێت دەنگی خۆتان بدەن بە کاندیدی گەل دەقی بارنامەکەی کەجەکە سەبارەت بە هەڵبژاردنە ناوخۆیەکان بەم جۆرەیە دەڵێت وەک دەزانین لە سیوێکی ئاداری 2024 دا هەڵبژاردنی ناوخۆی لە تورکیا و باکووری کوردستان بەڕێوە دەچێت گەلی باکووری کوردستانیش گرنگی بەم هەڵبژاردنە دەدەن و دەیانەوێت بە کاندیدی وڵات پارێز و دیموکراتی خۆیان بەشداری لە هەڵبژاردنەکانداکەن ئێمەش پشتیوانی لە داخوازیەکانی گەلی باکووری کوردستان دەکەین و دەمانەوێت ئەنجامێکی سەرکەوتوو بەدەستبێنن ئێمە سیاسەتی دیموکراتی وەکو مەیدانێکی گرنگ دەبینین. تایبەردۆغان حکوومەتی ئاکەپە و مەهەپە بە دانانی قەیومەکان لە شارەکانی کوردستان سەلماندیان گەلی کورد ئینکاری دەکەن و گەورەترین دژمنی کوردن گەلەکەمان زۆر باش لە ڕاستێتە دەگا لە نەورۆزدا سەری هەڵدا و هەڵوێسی خۆی نیشاندا کەجەکە دەڵێ ئەم هەڵبژاردنانە بەدڵنیەوە لە دۆخێکی دیموکراسیدا ئەنجام نادرێ فشار لەسەر گەل و دامەزراوە دیموکراسیەکان گەیشتۆتە لوتکە لە هەموو ڕێکخرا و دەستگاکانی دەوڵەت سەرنجیان لەسەر کوردستانە هەموو جۆرە فێڵ و فشارێک دەکرێت بۆ ئەوەی کاندیدەکانی دەم پارتی سەر نەکەون سەدان هەزار سەرباز و پۆلیس و فەرمانبەر هێنراونەتە شارەکانی کوردستان لەوێ نیشتەجێکراون بۆ دەنگدان ئەمە نیشاندەری ئەوەیە هەڵبژاردن لە دۆخێکی جیاوازدا بەڕێوە دەچێت پێویستە گەل بە بەشدارێکی بەهێزتر
بچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆی پلان و فێڵەکان پوچەڵکەنەوە. دەبێ ئاکەپە و مەهەپە و هاوبەشەکانیان نەتوانن یەک دەنگ لە گەلەکەمان وەربگرن. نابێ کەس تووشی دووبارەکی بێ جگە لە کاندیدەکانی گەل دەنگ بە کەسی تر نەدا. پێویستە و کەسانەی قەناعەتیان پێ بکرێ گومانی تێدا نەبێ. هەڵبژاردن بە یەک دەنگ ئەنجام ئەدرێ. لە لایەکی دیکەشەوە بەدڵنییا و دەبێت گەل و بەرپرسیارانە پارێزگاری لە دەنگەکان و سندوقەکان کەن. ئاکەپە و مەهەپە هاوبەشەکانی دایانێت بە فشار ساختەکاری و پلانگەڕی دایانەوێت دەسەڵاتی قەیومەکان لە دەست بە سەرداگرتنی شارەوانەکان و ئاسایی و یاسایی بکەنەوە و دەبێت گەلی باکووری کوردستان ڕێگە بەم کارە نەدەن. کەجەکە دەڵێ دووەم وەڵامێکی زۆر بەهێز بدرێتەوە و بە هاوکاران خیانەتکاران گروپ و مرۆڤ کوژەکان کە خۆیان بە دوژمن فرۆشتووە بە دوای مڵک و ماڵکەوتون نابێ هیچ کوردێک بە ڕووخۆشیەوە لەم خائینانە نزیک بێتەوە. ئەم پێکاتانەی کە هەوڵ دەدەن خوانۆک و کورد پیشان بدەن دەستیان بە خوێنی گەلەکەمان سوور بۆ ئەوەی تێکۆشانی ئازادی سەر نەکەوێ کردەوە کوشندەکانی دەوڵەت جێبەجێ دەکەن. گرنگە گەلەکەمان بە یەکگرتووی بەرامبەر ئەم گروپانە ببنەوە و وەڵامی پێویستیان بدەنەوە. هاوسەرۆکایەتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە کۆتاییشدا دەڵێ بەم هەست و هیوا و باوەڕیەوە داوا لە گەلەکەمان دەکەین کە بەشداری لاڵبژارنەکانی سوێک یادارکەن هیوای سەرکەوتن بۆ گەلەکەمان و کاندیدا دیموکراتیەکان دەخوازین. هذه مصلحة دمرتاش هذه كرداس كردن قانون قيفيسة متركة قضاء دم بارتي بجوش وكلاجان اتمازن بدومة مبدن هذا في مبدكي نامزة دم نزیکەی 36 مانگە گۆشەگیرێکی تند لە دژی ڕێبەرەوە جەلان بەڕێوە دەچێ. ڕێگە بە پارێزەر و خانەوادەکەی نادرێت سەردانی کەن. ئەمەش نیگەرانی لای گەل دروست کردووە و ئەندامانی هەدەپە لە باشووری کوردستانیش دەڵێن پێویستە گەلی کورد بە یەک دەنگداوی ئازادی ڕێبەرەوە جەلانکە چونکە و دەتوانێت ئاشتی بێنێتە ئاراوە و کۆتایی بە خوێن ڕشتن بێنێت. تقریبا 25 ساڵە بە کۆمپڵایکە ناونەتەوی دەوڵەتی ناونەتەوی و هووانە سەر و کاپۆ هاتە گرتن سەرۆک ڕێبەری گەلی کوردە. ئەم vê komployê lanet dikin û şermezar dikin ew dewletê ku nava vê komployê dabûn duway ewa nêzîkî 3 sala ziyatır e teqrîben 26-27 mange ji serok rêber tu agahî naygirtin û tecrîtê dane em vê tecrîtê jî qebûl nakin û tavî kî bêguman em azadiya serokatiyê dixwazin tecrîtê jî qebûl nakin. دوای meşa azadiye dest pê kiriye hemû deverê Kurdistanê hez dikim heçer parçeyê Kurdistanê tevê vê meşa azadiye bin û em jî tevlê bibin bi daxaniyê xwe tevê li vê meşê bin û piştgiriyê binê serkeftiniya xelkê Kurd e ez bi wê hêviyê me هێویدارم ku xelkê Kurdî hemû hişyar be û ev ê bibîne tecrîtê jî lanet dikin careke din malbatê ne hevalê xwe ne mervatê mervê xwe kesî haya xwe lê nîne em vê tecrîtê şermezar dikin pêwîst e ku serok ap û her kes lê xwedî derê û tedî bûyê wê jî em jî daxuyaniya me vaye ku her çar parçê Kurdistanê lê xwedî derên û em jî dihêvîne ku rûka pêşte demeka kinda ku were azadkirin rêveberiya gelê Kurd berdewam ke û hêviya me vaye em vê dixwazin ya gelê Kurd em bêjin yanê î ku zaten ku bê ez Kurdim ku xannas kiriwe زانه که سرک آب و 25 سالن وی لبر ما همی گلی کرده بوی زمان ما بوی آخافتنا ما بوی چاندا ما بوی هنر ما و تدی خود امها کریم بحثونیانه